مدك الدرجة اف قطابخانه و قطابی فرخاصی دا دامت کن لت افریقا دا ما فردید پاری کاریا قطابیان و دیسان هر هاری کاریا ما مستان دلسوس ام هفرا پیک و رابین کوب هوا کا پاکش کنل قطابخانه بکن و بو یاخکنا قطابخانه و ان شاء الله کارت باشتر لت بردام بین ما وقت آماده آجین دا ما مستعد وانا دیال قطابیت وانا هفکار بینه نزدیک بونه که نزدیک یا دیال نابینا ما مستعد قطابیت هایی لورا ما فزر دیار کرد و جنگه ها خواه پاکش بکن چون که اگر جنگه ها ما پاکش بید چپینا بیتن دی مشکه که ساخلم شوی جنگه بر هم اینیدن دەربەنی خان هەمیشە بە شەودا وەکو ڕۆژ و ئەتوانین بڵێن زیاتریش کاری کردووە ئەمەش بۆ حکومەی کە زۆرینەی دوکانەکانی دەربەنی خان لە تەواوی دوکانە جیاوازەکان پیشە جیاوازەکان کراون تەنیا هۆکارێک کە بڵێن لەوانەیە جاروبار لێرە و لێ ببیستین دوکاندارەکان بڵێن شەوان پێویستیمان بە ئیسراحەتە بەڵام ئەمە نیشانەی زیندوێتی کارکردنە لە شارەکاندا دەری دەخا و شاری دەربەنی خانیش یەکێکە لەو شارانەی کە سەرپشکە و هەمیشە لە لووتکەدا دەبینرێت لەو بوارەدا. دیاردەی دوکانکردنەوە شەوان لە دەربەنی خان دیارە گەڕێتەوە بۆ چەند ساڵێک پێش ئێستا ئەمەش بە هۆکاری چەند هۆکارێکیە بووە ئەوەیە کە بەیانیان هۆکاریەوە کە بەیانیان بازاڕێکی سست و لاوازە بێت و بە هەمان شێوە دوانی مەڕوان بۆ لای ئێوارانیش بە هەمان شێوە بازاڕێکی ئۆتۆ نابێت کەواتە بازاڕەکەمی کەوتۆ بە شەوان. لە شاری بۆکانەوە هاتووین وێرە لە پێشانگای پارکی شانوێ لە مەریوان بۆ خۆم تورچەک و لەواشەکم پێیە کولە نمایشگاکەمان سۆغات تێدایە تورشیمان هەیە چاق و فرۆشیە پوشاکی مەردانەیە پارچە فرۆشیە خەڕازیە سۆغات و هەدایە وەسایلی ئاشپەزخانەیە. نمایشگایەکیان دانیاوە لە پارشان و مەریوانە چتگە لە خواردەمەنی وەک شیرینی و لیواس و هەمە شتێکی هاتیە قیمەتی مەناسب و قەشەنگ و براگەل مەریوان خۆشیەکان مەریوانەتان بێن شرکەت کەن بسێن و هەرچی بە دڵیان بوو فاقل قیمەتی مەناسب و قیمەتیی باشە و بەتان بێنێنە بە دڵ خۆیان هەرچیکیان بە دڵ بوو بسێن.